سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 37. نامەی دکتۆر جاعفەر بۆ خۆڕاگری ژنان بەرامبەر بە هێرشی هێزەکانی ڕژیم. دایکە خۆشەویستەکان، دایکانی کرێکاران و زەحمەتکێشان، دایکانی هەموو شۆڕژگێڕان، لە هەر کوێ هەن گەشترین و شۆڕژگێڕانەترین سڵاوتان پێشکەش. وەک کوڕی خۆتان ئەم نامەیەتان بۆ دەنووسم، هیوادارم ئێوەش وەک دایکێکی دڵسۆز لێم بەرگرن. دەزانم زۆرتان جەرگسووتاون، زۆرتان داخلە دڵن، زۆرتان غەمبارن. غەمێک بە قورسایی شاخەکانی ئارێز، ئەربەبا، شاهۆ و ناڵەشکێنە لە دڵتان نیشتووە. کێ هە لە ئێوە کوڕتان شەهید نەبوو بێ یان خۆ لە زیندان لە ژێر شکەنجە و شەلاق و داغدا نەبێ. دەزانم لە ماڵی یەکەیەکەتاندا جێگای ئەو ئازیزانەتان دیارە. دەزانم لەسەر سفرەی نان کە کۆدەبنەوە جێگای خاڵی ئەو ئازیزانە دیارە و لە ناخی دڵەوە هەناسە هەڵدەکێشن و غەم و نان پێکەوە دەخۆن. ئاخر کێ هە ڕۆژە کە مەترسی گیران و زیندانی کران و شەهیدبوونی ئەم کوڕ و ئەو کچتان کە بۆتان ماونەتەوە خورپە نەخاتە دڵتانەوە. کێ هە شەو ڕۆژە کە تەقەی دەرگای ماڵەکەتان وە خۆتان نەخا. ئەها پاستار و جاش هاتنە ماڵەوە، ڕۆڵە وریابن. ئاخر ڕۆڵە خۆشەویستە، بە خوێنی جەرگ پەروەردە بووە، نۆمانگە و نۆڕۆژەی لەسەر چێژراوە، شیرەی گیانی پێدراوە، گەزەگەزە و دارەدارەی پێکراوە، سەدان جار بە قوربان و سەدەقەی بوون، لە کۆشتاندا گەورە بوون، بە فەقیری و هەژاری و نەداری و مەینەت گەورەتان کردوون، شەو و شەو نخۆنیتان پێوە کێشاون، شار بە شار و دێبەدێ ئەم دوکتور و ئەو دوکتور، ئەم شێخ و ئەو پیر و ئەو مەرقەدانتان پێکردوون. زۆر جار دەریایەکتان فرمێزگ بۆ هەڵڕشتوون. چی بڵێم بۆ من دەتوانم کوێرەوەری و ڕەنج و مەینەتی ئێوە باس بکەم؟ حاشا، زمانم کورتە و قەڵەمم شکاوە. ڕۆڵەڕفێنی ئێوە کێیە؟ کێیە جەرگتان دەسووتێنێ، ڕۆڵەتان لێدەڕفێنێ، ڕۆڵەتان دەکوژێ، ڕۆڵەتان داغ دەکا و لەشی ڕۆڵەتان لە ژووری شکەنجەدا کونکون دەکا. دوێنێ ڕژیمی شا، ئەمڕۆ جمهوری ئیسلامی. دوێنێ ساواک، ئەمڕۆ ساوامە. دوێنێ نەسیری، ئەمڕۆ لاجەوەردی. ڕۆڵەڕفێنتان فەرقی نەکردووە، تاجی داناوە و مێزەر و مەندیلی کردووەتە سەر. ژمارەیەک پیاو کوژ و پۆڵپەرست، ژمارەیەک ملهۆڕ و جەلات سەریان بەسەری یەکەوە ناوە و تەواوی سەروەت و سامانی ئەو وڵاتەیان بەدەستەوە گرتووە و دەزڕەنجی زۆرترین خەڵگیانی ڕۆڵەکانی ئێوە بەتاڵان دەبن. هەرکەس بەمانە بڵێ پشتی چاوت برۆیە، جێگای وەتاغی شکەنجە و مەیدانی تیرە. بۆ ئەوەی بە کەیفی خۆی تاڵان بکات، تاریکە سەڵای پێکێناوە. هەر کەس زمانی بگەڕێ زمانی دەبڕێ. بەڕاستی دەکوژن، دەبڕن، دەدەن لە گەردن، مشک دەرخوار دەدەن بە ماری نەوسن. جمهوری ئیسلامی ئەم مارە نەوسنەیە. تەواوی ئەو دایکانەی کە دەیانەوێ ڕۆڵەیان لێ نەڕفێنرێ، ئازیزیان لێ نەکوژرێ و فرمێسکیان بۆ ڕۆڵەی کوژراویان هەڵ نەڕێژرێ، دەبێ بۆ پانکردنەوەی سەری ئەم مارەیانی جمهوری ئیسلامی قۆڵ هەڵماڵن. بەڵام دەبێ وشیار بین،
مارێکی دیکە نەیەت و مێشک داوا بکات و ڕۆڵە بڕفێنێ. دەزانن دەبێت چ بکەین؟ دەبێ هەمومان دایکان و باوکان، کوڕان و کچان، هەموو زەحمەت کێشان، هەموو جەرگ سوتاوان، هەمومان دەسەڵات بەدەستەوە بگرین. خۆمان دەوڵەت بین، هەموو چەکدار بین. با دایکی هەموو شۆڕشگێڕان، دایکی هەموو زەحمەت کێشان و کرێکاران، سەدان هەزار دایک لە نێو یەغدانەکەیاندا چەکیان هەبێ تا هەر ملهوڕێک هاتە بەردەرگا و کوتی ڕۆڵەت دەگرم، سنگی بە گولە دابێژێ و مێشکی بپڕژێنێ. دایکە خۆشەویستەکانم، ئێمە بۆ ئەو نظامە تێدەکۆشین، بۆ نظامێک کە ئازاد بژین و خۆشبەخت بین. شکنجە و زیندان و دار و ئیعدام نەمێنێ و ئازادی و سربەستی جێگای بگرێتەوە. هەڵبەت بەوەش هەدا نادەین تێدەکۆشین چەوسانەوەی ڕۆڵەکانیشتان کۆتایی پێبێت. تێدەکۆشین بە شەریەت نەجات بدەین. بەڵێ ئێمە بۆ ئازادی و سۆسیالیزم قۆڵمان هەڵماڵیوە. دایکە خۆشەویستەکانم، ئێوەش قۆڵ هەڵماڵن، لەبەرتان مرم. پێشمەرگەی کۆمەڵا عەزیز، 20 ڕەشەمەی 1361. گەڵکۆی تازەی یار. نامەی کاک سەلاح بۆ مەلەکە بە بۆنەی گیانبەختکردنی دکتۆر جعفەر. دەمەوێ لەگەڵت بدوێم و دڵم نایێ، نازانم دەتلاوێنمەوە یا دەتکولێنمەوە. دەمەوێ لەگەڵت بدوێم ئەی ژی لە مۆی دامرکاوی شەش سکڵی سوور. دەمەوێ لەگەڵت بدوێم ئەی پەیکەرەی پەژارە و ڕەنج، پڕژانترین زامی کوردستان، خوشکی کاک فوئاد، خێزانی دکتۆر جعفەر. ئەی کۆترە باریکەی سەرشین و باڵ خوێناوی، 7 ساڵان بە خۆت و خەمە مەزنەکەتەوە، ببووی بە نێچیرێکی دەستەمۆ و خزابوویە سای شاباڵی بازێکی بەرزەفەر، کە سەبووری و دڵنیایی دەبەخشی بە تۆ، دەوڵەت و دەسەڵاتی بە دیاری دێنا بۆ کرێکاران و زەحمەت کێشانی کوردستان. ئەو دەستەی هەتوانی خۆشەویستی دەنایە سەربرینی دڵی تۆ، دەیویست دەردی گەل دەرمان بکە. ودمی هەناسەی مەسیحای سەردەمی وشیاربوونەوە و ڕاپەڕینی ئینسان، نەک بەرخی بازەری مێرگە درۆینەی ئاسمان، بەڵکو ڕەنجبەرانی سەر ئەم زەمینە خاکیەی دەبوژاندەوە. بەڵام ئێستا نەسایەی شاباڵی بازێکی بەرزەفەر، نەهەتوانی دەستی یارێکی خۆشەویست، نەودمی هەناسەی مەسیحای سەردەمی. ئێستا تۆ تەیرێکی باڵشکاوی کەوتە و ڕووتا، شل و شەکەت لە لووتکەی تاڵە سوار هەڵدەفڕی و لە داوێنی ئاسنگەران دەنیشیەوە. دەسا کۆترە باریکە، باڵ بوەشێنەوە، سنوور بپەڕێنە و چاوی فرمێسکاوی هەڵێنە، لەم پەڕ تا ئەو پەڕی کوردستان گۆمی خوێنە. ئەی کیژی پێنج برا کوژراو، ئێستا خەمی نوێ جێی بە خەمی کۆنلێش کردووە و
لە ناو دەریایەک دێو و دوژمندا چاوت بڕیوەتە تروسکایی نیگایەک دڕی دەدا بە شەوە زەنگ بڵێ سەی زەمانێک گڕی هاواری بەردەدایە جەستەی جیهانی بێدەنگ نەشتەری قەڵەمێک کوانی کۆنی کۆمەڵی دەدڕاند داگیرکەر و چەوسێنەری یەکسان دەترساند ڕچەی بۆ مێژووی نوێ دەشکاند بەڵام ئێستا نەتروسکەی نیگا و نەبڵێ سەی زەمان و نەنەشتەری قەڵەم ئێستا تۆ توولە نەمامێکی لاوێنی کەنار ڕووباری شین بوو لە کوردەواری بەدەم کزەی زریانی پاییزەوە بەژنی بریندار و بیمارت ڕادەژێنی خەونی سەوزی شنەی شەماڵی بەهار ئەبینی دەسا نەرمە لاوێنەکە گردنی شووشت شۆڕکەوە و بڕوانە ئاوێنەی چەم وێنەی چوار کەلەپچەت دەخاتە بەردەم ئەی یادگاری خۆشەویستترین خۆشەویستەکانی کوردستان ئەگەر تاڵەسوار و ئاسنگەران ڕاگوێزرێن و ئەگەر ڕووبار کەلەپچە بکرێت ئەوە کاک فوئاد و دکتۆر جعفەریش دەمرن ئەگەر مێژوو بوێستێ خەبات بخەوێ کورد ڕزگاری و کرێکار سۆسیالیزمی نەوێ ئەوە کاک فوئاد و دکتۆر جعفەریش دەمرن بەڵام ئەی پێشمەرگەی ژن ئەی ژنە پێشمەرگە هاوسەر و هاوسەنگەری تۆ ڕۆڵەی مێژوو ڕێبەری گەل تۆوچێنی وشە و دەنگ لەسەر کێڵگەی بیرروکار لە تاریکستانی مەرگە دەمی گەیشتە ئاوی ژیان و بوو بە خدری زیندەی هەژاران ئێستا تۆ ڕێبوارێکی ڕەبەنی پڕ لە پرس و ترس و تاسە هەڵوەدا و تەنیاباڵ سەری خۆت هەڵگرتووە و کۆڵان بە کۆڵان و جادە بە جادە کەوتوویەتە شوێن یادی پیرۆز و پڕسۆزی یارێک کە لە چیرۆکی منداڵاندا لە سرودی لاواندا لە تابلۆی هونەرمەنداندا لە گولەی پێشمەرگاندا لە خشتی کوورەخاناندا لە ماشینی کارخانەندا دەیدۆزیەوە و دەیناسیەوە ئەی پەپوو لە زێڕینەکە داگیرکەران لەسەر نەخشەی جوغرافیا چوار مێخەیان کێشاوی دەسا هەوڵێ هیممەتێ خۆت ڕاتڵەکێنە داوی دیلی بپسێنە خوار و ژوور گەرمێن و کوێستان لەم گوڵ بۆ ئەو گوڵ لەم چڵ بۆ ئەو چڵ بفڕە و بنیشەوە بۆنیان پێوەکە و بینیان پێوەنێ هیچیان مەبوێرە و هیچیان هەڵماوێرە سەرتاسەری ئەم کوردستانە ڕەنگینە یادگاری عەشقی شیرینە بست بە بستی ئەم خاکە خەمبارە گڵکۆی تازەی یارە سەلاحەددینی موحتەدی 13/11/1987 دایکی تاڵەسوار هۆنراوەی ناسری حیسامی بۆ یادی دایە بەهیە ئەستێرە خامۆش و ئاسمان لە ڕەنگی خۆڵەمێش پاییزێک بێڕەنگ و زەویەک هیلاکی زام و ئێش
ئێستا کە تاڵە سوار چاوەڕێی ڕەهێڵەی بارانە و چاوی لەو هەورەیە لە کەلی تاسەوە لەو دیوی وڵاتی حەسرەت و هەناسە و لەو پەڕی هەرێمی باوەشی گەرمەوە دێتە پێش. دەمێک بوو نەیدیبوون، زۆڵاڵی دەنگیانی بە ئاستەم لە یاد بوو. دەمێک بوو تامەزرۆی دیداری بەهار و هەناسەی گەزیزە و ئامێزی گەرمی خاک. دەمێک بوو بە تاسەی دیتنی فوئاد بوو. ئێستا کە چیت دەوێ ئەوە خاک تێربۆنی پێوەکە و ئەوە بەرد بیگرە ئامێز و ئەوە تا فرمێسکی هەڵوەری و لە چاوی هەڵاڵەی بریندار، ئەوە تا مەولەوی بە ڕیشی سپیەوە کە دەگری لەگەڵ تو، ئەوە تا زرێبار، ئەوە تا مرۆڤی وڵاتی ئاگر و هاواری نێو سووتمان، ئەوە تا شەپۆلی سەرکەش و باڵندەی نێو تۆفان، ئەوە تا ئەوە خاک، ئەوە تا هەڵەبجە و عومەری خاوەر و کۆرپەکەی باوەشی و ئەوە تا کوردستان. دەمزانی هەورەکان لە چاوی نێرگیزدا فرمێسکی بارانە دەگێڕن. دەمزانی ئەستێرە ملوان کەی تریفە بەرەو خاک دەنێرن. ئەو ڕۆژەی سەرەنجام ژانی تۆ لە لێدان دەکەوێ و سەرەنجام خەمی تۆ بە خاکی تاڵە سوار دەسپێرن. ناسری حیسامی 6/6/2005